ژمارەیە کاندیدی سربەخۆی سەرنەکەوتوو بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕخنەی تون لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق دەکردن و پێیان وایە بە حیزبی کراوە و دەڵێن لە هیچ شوێنێکی دنیا نەبووە بەم ئەندازەیە هەڵبژاردن دیزاین بکرێت و ساختەکاری تێدا بکرێت. بە بۆچوونی ئێمە هیچی کاندیدە دەرچووەکان دەنگی حقیقی خۆیان نییە و هەمووی دیزاین کراوە و ئەو کاندیدانەش وا ئەژمار کراوە لە کۆمیسیۆن کە کەوتون ئەوانیش دەنگی حقیقی خۆیان نییە لەبەرەوەی ئێمە بەداخەوە نەتیجەکەی ڕەت دەکەینەوە هەر یەکە وەکو تاکە لایەنێکیش کە بە حزوری خۆتان نەتیجەکەمان ڕەت کردەوە و ئێسش دووبارە ئەو نەتیجەیە ڕەت دەکەینەوە ئەو نەتیجەی حقیقی نییە و دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان دیزاین کراوە و دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان دیزاین کراوە و نەتیجەکەی ئێمە پێمان ڕەبزە و هەماهەنگکارە بین لەگەڵ لایەنە سیاسیەکانیشە و ڕەبزمان کردو لەگەڵ ئەو حەولایەنە هەمیشە دیدارمان هەبووە و دیداری داهاتووشمانە بێت و لە داهاتووشە کاری داهاتوو هەماهەنگیمانە بێت. بەهۆی زۆری ئەم ساختەکاریانەی کراوە دەوترێت کابینەی دەیەمی حکومەتی هەرێم دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی هاوڵاتیان نابێت و ئەمە بەرهەمی ویست و ئارەزووی حیزبەکانی دەسەڵات بووە. کوردستانی عێراق لە ڕووی سیاسی و یاسایی و ئیجتیماعیەوە گەڕاوەتەوە بۆ مڕەبعی یەکەم هەر لە نەبوونی موچە لە نەبوونی کارەبا لە نەبوون و سفربوونەوەی خزمەتگوزاریەکان. هەڵبەتە ئەو حکوومەتێکە بەنیازن لە دوای ساختەکردنی دەنگی خەڵکی کوردستان پێشی بێنن و لەسەری پێک بێن بۆ دامەزراندنی کابینەی نوێ. پێم وایە لە جەوهرە ئەو کابینەیەک ئەبێ لە شوێنی ویست و ئارەزوەکانیان خواستەکانی خەڵکان نابێ بە حکمی ئەوەی ئەو کابینەیە بەندە و هاوڕێکانم پێمان وایە زادەی دەنگ و ڕەنگ و قورسایی دەنگی خەڵکی کوردستان نیە ئەوە بەرهەمی ویست و ئارەزووی حیزبە سیاسیەکانی پێشووی دەسەڵاتە کە خۆی نمایش ئەکایە خۆی درێژەکاتەوە. هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان بەپێی ئەم بەڵگانەی خراونەتە ڕوو زۆرترین ساختەکاری بۆ بەشێک لە هێزەکان کراوە و دەنگی ڕاستەقینەی دەنگدەران ون کراوە. کۆمەڵی دادگەریش هەرزوو درژی ئەم ساختەکاری هەڵوێستی وەرگرت و ئامادە نەبوو بچێتە پەرلەمان و حکومەتێکەوە کە بناغەکەی بە ساختەکاری هەڵچندرابێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.